هاوڕێیان ێژان کاتتان باش داخۆت دەبێ چەپ چی بێ. لە ناوەرۆکی گۆڕانکاری کۆمەڵی کوردستاندا چالاکوانی سیاسی و کۆمەڵایەتی کورد لە نێو کۆمەڵێک زاراوەدا قەتیز بووە و بەردەوام بەکاریان دێننەوە، وەک ئەوەی هەمومان لە قوڵی و پانوپۆڕیان تێبگەین. ئەم زاراوانە گەلێک زۆرن، وەک چەپ، کاپیتالیزم، ناسیۆنالیزم، ئیمپریالیزم و تا دوایی. لە جەیەک لەم دوایەدا خوێندمەوە نووسرا بوو با چەپ بۆ هەڵبژاردننی داهاتووی کوردستان بە یەک لیست داببەزێ، وەک ئەوەی چەپ بزوتنەوەیەکی سیاسی و کۆمەڵایەتی بێگرێ بێ و هەمومان تەبابین لەسەر بنەماکانی، بزانین چ جۆرە کۆمەڵێک و چ جۆرە دەوڵەتێکیان ئامانجە. ئەم بەشە تەنیا تێڕامانە لەسەر ئەو چەمکانە و ئەو بۆچوونە. من ڕێبوار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبیم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن. ئەو گروپانەی ئەم چەمکانە بەکاردێنن لای من بە تایفەی ئاینی یان پیشەیی دەچن. بۆ نمونە لە نێو تەریقەتی قادریدا هەر هیچ نەبێ، ئەوانی ئاگادارن دەزانن تە چییە یان زیکر چییە، وەکی تر لای پینەچی جاران هەمووان دەیانزانی قەڵتاق یان درەوشت چییە. ڕاستە ئەم گروپانە لە نێو خۆیاندا کە ژمارەیان زۆر کەمە هەندێک زاراوەیان گەشە پێداوە، بەڵام ڕوونیان نەکردوتەوە مەبەست لەم زاراوانە چین و ڕەهەندی کۆمەڵایەتی سیاسی و فەلسەفیان چەند بڕدەکەن. خۆ ناکرێ بڵین ئەمانە چەمکی مارکسین و مارکس و ئینگلز ڕۆشنیان کردوونەتەوە. مارکس بۆ نمونە نەباسی ئیمپریالیزم، نەباسی هەڵبژاردن، نەباسی کورد نەکوردستانی کردووە. هەروەک لە دیدی ئەمڕۆوە لە کاپیتالیزم، ناسیۆنالیزم، چەپ و هەموو ئەوانی دیکە نەڕوانیوە. ئێستا ئێمە لە جیهانێکدا دەژین کە زۆر زۆر جیاوازە لەوی مارکس. مارکس وەک هەموو بیرمەندێکی دیکە لە ژیانی خۆیدا گەواهی گۆڕانکاری لە کۆمەڵ و پەیوەندی کۆمەڵایەتی و بەرهەمهێناندا دیوە. نەهاتۆ بە چەمکی کۆن سووا و بێمانە ئەو گۆڕانکاریانە ڕۆشن بکاتەوە، بەڵکو لە ئەزمون و پێشخانی ڕۆشنبیریەوە دیدێکی نوێی بۆ ژیاندا ڕشتووە. ئەمڕۆ بە مارکسیزم ناسراوە. ئایا مارکس تا چەند لە لێکدانەوەی کۆمەڵی سەردەمی خۆیدا سەرکەوتوو بووە؟ ئەوە گرفتێکی دیکەیە. هەڵبەت گەر مارکس لە لێکدانەوەی کۆمەڵدا سەرکەوتوو بوو بێ، بەڕای من لە گۆڕینیدا شکستی خواردووە. نکولی لەوە ناکرێ کە مارکس هەژێنەری شۆڕش و شۆڕژێڕانی دوای خۆی بووە. خۆگەر گۆڕانکاری لە کۆمەڵدا لەسەر بنەمای مارکسیزم لەبەرچاو بگرین، دەبێت لە یادی نەکەین تەنیا بۆی کە دەمانەوێ تاقە کۆمەڵێک بگۆڕین، بۆ نمونە کۆمەڵی کوردستان، بڕبڕی پشتی مارکسیزم دەشکێنین. مارکس باز لە گۆڕانکاری ناوچێک یا کۆمەڵێک ناکات، بەڵکو باوەڕی بە گۆڕانکاری خۆناغبەندە، بۆ نمونە لە کاپیتالیزمەوە بۆ کۆمۆنیزم. ئەم شۆڕشە پرۆیتاریە. بە قەولی مارکس هێزی بەرهەمهێن و بێخاوەنی ئامرازی بەرهەمهێنان پێشڕەوی دەکات و مرۆڤایەتی دەخاتە قۆناغێکی نوێوە کە چەوسانەوەی تێدا نییە. جا ئەمە خەونە یا ڕاستی بابەتی ئەم بەشەی من نییە. ناکرێ و نابێ چەمکی مارکس کە زیاد لە سەدەیەکە دەشێوێنرێ لە زۆر شتی دیکەوە دەئاڵێنرێ وەک بنەمای گۆڕانکاری ئەمڕۆی تاکە کۆمەڵێکی خۆرهەڵات لەبەرچاو بگرین. ئەو چەمکانەی لە مارکسیزمەوە ئاڵاون زۆرن، گەلێک زۆرن. چەند نمونەیەک دەهێنمەوە. دامەزراندنی سۆشیالیست لە وڵاتێکدا. مارکس وەک گوتم باوەڕی بە شۆڕشی پرۆیتاریە سەرزەمین بووە، نەک وڵاتێک. سروشتی شۆڕشی پرۆیتاریە لای مارکس نێونەتەوەییە، جیهانیە. کرێکارانی جیهان و گەلانی چەوساوە یەک بگرن. مارکس باسی گەلانی چەوساوەی نەکردووە. چینی شۆڕژێر لە کۆمەڵی کاپیتالیزمدا پرۆیتاریایە کە لە ئەنجامی شۆڕشدا هیچیان نێبی دۆڕێنن، تەنیا کۆت و پەیوەندیان نەبێ. مارکس هەموو گەل بە شۆڕژێر نازانێ، بگرە هەندێک ڕەخنە لە مارکس دەگرن کە چینی نێوەند و توێژی ڕۆشنبیری فەرامۆش کردووە
بە مەرجە خۆی ڕۆشنبیر بووە. ئیمپریالیزم بڵندترین قۆناغی کاپیتالیزمە. مارکس هەرگیز باسی ئیمپریالیزمی نەکردووە. ئەمە چەمکێکی سەدەی 20ە. هەندێک بیرمەند دەڵێن کە گوایە مارکس لە نووسراوە سەرەتایەکانیدا پێشبینی ئیمپریالیزمی کردووە. هەڵبەت ئەوەی دەزانرێ ئەوەیە کە ئابووری ناسی ئینگلیز جەی هۆبسن لەسەر ئیمپریالیزمی نووسیوە و دواتر سەرکردەی بەلشەفیک بە تایبەتیش بۆ خارین لینین و ترۆتسکی بینایان لەسەر کردووە. شۆڕش لە چیاوە دەست پێ دەکات. مارکس نەک باوەڕی بە چیا و جووتیار نەبووە، دژمنی گوند و دەری شار بووە. هەموو ژیانی لە شاری گەورە و زۆربەی لە لەندەن ژیاوە کە لەو دەمەدایەشێک بۆ لە شارە پیشەسازیەکان. مارکس فەلسەفەی خۆی لەسەر ئەو کۆمەڵەدا ڕشتووە کە لە شۆڕشی پیشەسازی بەریتانیاوە سەری هەڵداوە. چەمکی شۆڕش لە چیاوە دەست پێ دەکات کە دواتر هەندێک لایەنی کوردی لە بەرچاوی دەگرن لە ئەزمموی چینەوە سەری هەڵداوە و هیچ پەیوەندێکی بە مارکسیزمەوە نییە. شۆڕشی دیموکراتی و زۆر چەمکی دیکە. مارکس باوەڕی تەنیا بە یەک شۆڕش هەبووە، ئەوی شۆڕشی پرۆلێتاریە. ئەم چەمکانە لە ئەزمموی گەلانی دیکەوە هاتوون وەک پینۆ پڕۆی مارکسیزم وەک چارەسەری کردە بۆ گۆڕینی فەلسەفە بە ئایدۆلۆژی سیاسی. سەرباری هەموو ئەم گۆڕانکاریانەش نەتوانراوە خەونی مارکس بهێنرێتە دی، ئەو کۆمەڵە دابمەزرێ کە مارکس پێشبینی دەکرد. ئەم چەمکانە دیارە مارکسیزمیان تەموو مژابی کردووە، لەسەر چاوەی جیاوازەوە هاتوون. هەندێک لە شۆڕشی ئۆکتۆبەری رووسیاوە سەریان هەڵداوە، هەندێک ئەزمموی چینی ماوسی تۆنگ و ڤێتنامن، زۆری دیکەش کە لێنن لە مارکسیزمدا هەوڵی سەرکردە و پسپۆڕن بۆ پڕکردنەوەیان. من بۆ چوونێکی دیکەم هەیە. بۆ گۆڕانکاری لە کۆمەڵی کوردەواریدا پێویستە ئەوە بکرێت کە خودی مارکس خۆی کردی. دۆخی کۆمەڵایەتی ئەمڕۆ لێک بدرێتەوە و لە ڕۆشناییدا نەخشەی گۆڕانکاری دابڕێژێ. وەکی تر وەک ئەوە وایە کەسێک بێوێ کڵاوێک بکڕێ بۆ سەری خۆی لە بەری ئەوەی سەری بپێوێت و بیدات بە وەستایەک تا کڵاوێکی بۆ بچنەیە، بچێ هەرچی کڵاو لە بازاردایە تاقی بکاتەوە بۆ هیوایەی یەکێکیان بەسەری دەکات کە دیارە گەرنتیژ نییە. بۆ ئەوەی باری کوردستان بەرەو پێش بچێ پێویستە لەو فاکتەرانە بتوێژینەوە کە هەموو لایەنێکی ژیانی ئەمڕۆی ڕاگرتووە. نەخشەی گۆڕانکاری بە پشتی توێژ و چینێک کە گۆڕانکاریان لە بەرژەوەندیە دابڕێژین. نابێ هەرگیز لە یادی بکەین کە کوردستان وەک سەردەمی مارکس دورگەی ڕۆبنسن کرۆسۆ نییە. ئەمڕۆ هەموو جیهان چاوی لەسەرە. لە ڕۆژگاری ئەمڕۆدا لەرەی باڵی پەپولەیەک گەردون نائارام دەکات. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.